ئەمڕۆ دوایین ڕۆژی فیستیڤاڵی فیلمی دوهۆکە دەچمە لای هاوکارم دەرباز یونس کە میوانداری ئەحمەد گونەش تەکین و وێنەکێش و سینەماکارێکی ناوداری باکووری کوردستانی کردووە کە یەکێکە لە بەناوبانگترین وێنەکێشەکانی کورد تابلۆکانی ئەو لە زۆربەی وڵاتانی جیهان نمایش کراوە. دەرباز سڵاوتان لێبێ دێنە لای ئێوە. ئەم کاتت باش ڕۆژان ئەمڕۆ دوایین ڕۆژی چالاکیەکانی چوارەمین خولی فێستیڤاڵی نێودەوڵەتی دوهۆکە بۆ فیلم و ئێوارەی ئەمڕۆ کاژێر 6 ڕێوڕسمی فەرشی سوور بۆ ئەو سینەماکارانە کە لە فێستیڤالەکە بەشدارن ئەنجام دەدرێت و دواتریش ڕێوڕسمی دابشکردنی خەڵاتەکان ئەنجام دەدرێت. ڕۆژان تۆ یەکێک بووی لە تیمی تۆڕی میدیایی ڕوودا و لە ڕووماڵی فێستیڤالەکە و وەکو ئاگادار بووی فێستیڤاڵ کۆمەڵێک میوانی زۆر تایبەتی هەیە. یەکێک لە میوانە تایبەتەکان وێنەکێش و سینەماکاری کورد ئەحمەد گۆنیش تەکینە کە وێنەکێشی باکووری کوردستانە هەروەها لێرە پانێلێکی لەسەر نووسەری کورد یەشار کەمال ئەنجام داوە. کاک ئەحمەد زۆر بەخێر بێ. تۆ یەکێکی لەو وێنەکەشا کوردانەی کە ناوبانگت لە هەموو جیهان هەیە، وێنەکانی تۆ لە زۆرینەی وڵاتانی دنیا پیشان دەدرێت. دەمەوێت باسی ئەوە بکەم کە میوانداری تۆ بۆ فێستیڤاڵی دوهۆک چۆن بوو؟ ڕاستیە هەرادە ساڵا چارایە فستیڤال الڤادرا تەبی فستیڤالکی جیهانی و لە کوردستان ئامادە بکردن گەلکی باشە دنیا سادکە دنیای دە ji bo kültür ji bo îtibarkî mezin çê dibe. Ez 4 sala ez taqîbeyî dikim gelek navdar cîhanî aktor derhêner سینەماکێش بەلگێ فیلم دۆکومانتێر تێنە vir ئیتیبارەی جیهانê gelek heye gelekê tevî ew eviya her sal gelekê baştir çêbive dinya gelek baştir sabike aktorê mezin gelek werin vir filmê baş werin vir ev festîval hîd mezin ve ew lazim jêre destekî mezin زۆر باشە. دوێنێ تۆ پانێلێکت لەسەر نووسەری کورد یەشار کەمال هەبوو لە نێو فێستیڤاڵی دوهۆک. دەتوانی پێمان بڵێ ئەو پانێلە لەو پانێلەدا باسی چیت کرد؟ Tabii Yaşar Kemal navdar dünyada gelek navki mazın bu ser edebiyat ede. Mesela edebiyat hay peyvinli bir edebiyat tabii ser jiyanavi ser dostiyame bavu kurtiyame havaltiyame mesela mekhaberde. Yaşar Kemal mesela bir belge film kim şekil bu. Brenga min Yaşar Kemal jiyanavi brenga min evkir peşkeş kir. Ji bo wî renk pir muhîm bû ser edebiyata wextê ku em edebiyata wî li pirtûkeyê dixwînin her tiştê xwe bi renga nîşan dide. Çîrokê ê Kurdî ê dengbêjî ê Anadolê ê Mezopotamyayê meselê wan çîrokê wan mîtolojiya wan gelek bi renga ew kir em li ser em peyvên li vir. Dostiya min wî tabii 15 sal zêdeye em wekî bav û kur bûn hezûyî. Rastî li vir nivîskarê Kurdistanê jê hatibûn li me temaşe kirin. Sualê pir xweş pirs kirin. Zav baş derbas bû yani ez gelek زۆر باشە. هەر لەسەر یەشار کەمال تۆ بەڵگە فیلمێکت دروست کردووە. ئەم بەڵگە فیلمە لە فێستیڤاڵی دوهۆک پیشاندرا. دوای فێستیڤاڵی دوهۆک بەڵگە فیلمی یەشار کەمال لەکوێ پیشان دەدرێت؟ Vî belge filmî par min ji bo CNN çêkiribû ji min xwestin em ji bo wa çêkiribû. Belge filma wî li ser jiyana wî bû, li ser edebiyata wî bû, ser hunerê wî bû. Metna wî ewka wî tekstay min nivsandibû û derhîniyariya min kiribû belge filmî. Rastî ez mizûve devş sînemê televîzyon mizûve devjê berdabû ama ji bo xatirê Yaşar Kemal ku ji min xwestin min belge filmkî ji bo wî min çêkir çünkü dostayiya min û wî ewkî bav û kur bû ewkam. Gelek arşîvayî cem min hebû arşîvkî giring bû li ba min
من وی آرشیوی یاشار کمال چی موزیک هست کرد یاشار کمال چی هنری هست کرد کردی چی خازان بو مثلا گوتن یاشار کمال کردی نزانه یاشار کمال کردی زان بو یاشار کمال دنگ بیجی زان بو مثلا فیلم کی مچه کرد بو زۆر باشە تۆ یەکێک لە وێنەکێشە هەرە بە ناوبانگەکانی باکووری کوردستانی و ناوبانگی تۆ لە هەموو جیهاندا هەیە دەمەوێت پرسیار لە تۆ بکەم لە باکووری کوردستان ئێستا کۆمەڵێک کێشە هەن تۆ چۆن هەوڵت داوە لە ڕێگەی وێنەکانی تۆ کێشەکانی باکووری کوردستان پیشانی هەموو جیهان بدەیت يعني من سوالته زێدەم فێم نەکرد ئەمە بەڵێ لە ڕێگەی وێنەکانت لە ڕێگەی ڕسمەکانت تا چەند هەوڵت داوە کریز و کێشەکانی باکووری کوردستان پیشان بدەیت بەڵێ هنەرێ من وینێ من لەسەر کولتورە کوردی دەکرد سەر مەزۆپۆتامیایە سەر میتۆلۆژیامە سەر زمانێمە سەر کولتورامە پەیدا ئێ ئانادۆڵێ لور بوان ئەو کێمە سەر کولتورامە نیشانێ دنیای نیشانێ جیهانێ جیهان وسا بمن ناس دکە یعنی هنەرێ دکم دبێن ئەف ئایدێ کولتوراویە ئایدێ زمانێویە ئایدێ وڵاتێویە وسا پێشکەش دکەم زۆر باشە تۆ لە ماوەی ڕابردوودا بە هۆی وێنەکانت چەندین خەڵاتی جیهانیت پێبەخشراوە دەمەوێت ئێستا پرسیارت لێ بکەم کە پرۆژەی داهاتووی تۆ بەنیازی چ کارێکیت هەروەها ئەو پرۆژەیەت هیچ پرۆژەیەکی گرێدراوت بە باشووری کوردستان هەیە یاخود پرۆژەکانی تۆ تەنیا پرۆژن بۆ جیان لە کوردستان ڕاستی پرۆژێم تنن چونکە ئەس جیهانێ بێتر ئەس پرۆژە دکەم ئەمە ئەس دخوازم لە ڤەرژێم تشتێک بکرام یعنی ئەنجا پرۆژێکی مەزن چێ بە بێژنە بەلکیش بوو ڤەرژ پرۆژێکی چێکم ئەمە ئێم پرۆغامێم پارێکی لە دەرڤێنە لە ئەوروپایەنە لە ئەمریکایەن لوا دەرانە دە ساڵ سێ ساڵ پرۆغامێ من تژینە ڕاستی ئەمە باوەڕکە ئەس پڕ دخوازم یان لە هەولێرێ بە لە سولەیمانیە بە لە دهۆکێ بە تشتێک بکەم کو ملەتێ من ژی ملەتی کوردستان ژی زانبن هنەرمەندکی جیهانی هەیە و کوردە ناومەدەیە ئەس دەخوازم ڕاستی ئەمە vêga پرۆژێ من تەف دەرڤێنە تەف لە ئەوروپایەنە لە ئەمریکایەنە لوا دەرانەیە زۆر باشە ئەحمەد گونێشتەکین وێنەکێش و سینەماکاری بەناوبانگی باکووری کوردستان زۆر سپاس کە لەگەڵمان بووی ڕۆژان ئێوارەی ئەمڕۆ وەکو باسم کرد خەڵات بەسەر فیلمە سەرکەوتوەکان دابەش دەکرێت ڕوودا و لێرەیە و سات بە سات جوانترین دیمەنەکانی فێستیڤال بۆ بینەر و بیسەری خۆی دەگوازێتەوە دەگەڕێمەوە لای تۆ دەستان خۆش ماندوو نەبن